بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستی پێم لە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گفتوگۆیان لە گفتوگۆیەکی تر لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستداین دەمانوێت لە بەرنمەی ئەم جارەدا گفتوگۆ بکەین سەبارەت بە زیادەڕۆیی یاخود ئیسرافی هەمە چەشن. ئیسراف واتە زیادەڕۆیی ئەمە چییە؟ دەمانەوێت بە شێوەیەکی جیاواز باز لە زیادەڕۆی و ئیسراف بکەین. زیادەڕۆیی تەنها لە خواردندایە یان تەواوی لایەنەکانی ژیان زیادەڕۆیی و ئیسرافیان تێدایە؟ بۆچی تەنها جەخت دەکرێتەوە لە سفرەی خواردن لە زیادەڕۆییدایە؟ ئایا هەر شتێک بچێتە چوارچێوەی بەکاربردن بە زیادەڕۆیی ئیسراف نییە؟ و چەندان بابەت و پرسیاری تر سەبارەت بە ئیسراف و زیادەڕۆیی. بەڕێزان، گفتوگۆی ئەم جارەمان لەسەر تەوەرەی ئیسرافی هەمە چەشن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکر پێنجوێنی زانای ئاینیە. مامۆستا گیان زۆر بەخێربەی، سوپاسی ئامادەبوونت دەکەین. مامۆستا گیان، دەمانوێت ئەمڕۆ گفتوگۆیەکی جیاواز بکەین سەبارەت بە ئیسراف و زیادەڕۆیی. زۆر جار لە مینبەری مزگەوتەکانەوە و زۆر جار لە کۆڕ و کۆبوونەوەکانەوە لە قسەکاندا کە باسی زیادەڕۆیی ئیسراف دەکرێت تیشک دەخرێتە سەر ئەوەی یان ورد دەکرێتەوە لەوەیدا کە یان کورد دەکرێتەوە لە زیادەڕۆیی لە سفرەی خۆراک. ئایا تەنها زیادەڕۆیی ئیسراف لە خواردندایە یاخود زیادەڕۆیی تەواوی بوارەکانی ژیان دەگرێتەوە بەو پەڕی فراوانیەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. سرەتا من پێم خۆشە لەو چەمکەوە دەست پێ بکەم کە عاریفی گەورەی کورد کاگ ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ دەفەرمێ ئومەتی ئیسلامی بە شێوەیەکی گشتی گیرۆدەی دەستی دوو نەخۆشی کوشندن کە یەکەمیان بریتە لە نەخۆشی ئیستیکبار و لووتبەرزی، دووهەمیان بریتە لە نەخۆشی تەڕەف و بەفیڕۆدان ئیسراف بە شێوەیەکی گشتی. بێگومان وەکو جەنابەت ئاماژەتدا قەتیسکردنی مانای فراوانی ئیسراف تەنیا لە خوان و سفرەی ناوماڵەکانمانە ئەمە هەڵەیەکی کوشندەیە و زوڵمێکە لە خودی ئەو چەمکەمان کردووە. بۆیە ئەکرێ بڵێین ئیسراف سەر لەبەری جوڵە و وزە و بەکاربردنی مرۆڤەکان ئەگرێتەوە لە ژیانی ڕۆژانەیانە و بۆ ئەمەش بەڵگەی قورئانیمان هەیە کە خوای پەروەردگار ئەفەرمێت بە شێوەی فەرمان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم قل لعبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. يعني لەلایەکەوە ئەبینین لەم ئاەتەیە خوای پەروەردگار فەرمانی کردووە بەوەی کە ئیسراف لە نەفسی ئینسانەکانە، کەواتە گەورەترین دەسمایەی مرۆڤەکان تەمەنی خۆیانە، گەورەترین سەرمایەی ئینسان خودی بوونی خۆی و کات و تەمەنی خۆیەتی. خوای پەروەردگار ئیسراف و زیادەڕەوی لە ژیانی مرۆڤەکانە داوەتە پاڵ تەمەنی خۆیان، داوێتە پاڵ نەفسی خۆیان و لە بەرابەریشەوە بە ذنوب وێنای کردووە. بۆیە ئەفەرمێ خوا لەسەر جەمی گوناهەکان خۆشە بێ. کەواتە ئیسراف لە مەیدانە و پراکتیکی و کرداریەکەیەوە مەیدانێکی فراوانی هەیە کە سەر لەبەری وزە و چالاکیەکانی مرۆڤ ئەگرێتەوە، لەلایەکی تریشەوە بە بەشێک لە گوناه و ذنوبی ئینسانەکان هەژمارەکرێت. زۆر باشە مامۆستا گیان. زۆرێک لە مرۆڤەکان ئەمە باسمان کرد بەڕێزت لەو ئاەتەوە ئاماژەت پێکرد کە ئیسراف لەسەر حسابی تەمەنی خۆمانە، یان دەبێت لە تەمەنی خۆماندا ئیسراف نەکەین. بزانین تەمەنی خۆمان لە چ شوێنێک بۆ پێویستیەک بۆ پێویستیەکان چۆن تەمەنی خۆمانی بۆ بەکاردێنین. زۆرێک لە مرۆڤەکان واویلایەنە بەدەست زۆری قسەکردنەوە، زۆری قسەکردن و نەدروونەوەی، چاندنی زۆر و نەدروونەوەی. لە ئایندەدا بێگومان لە قیامەت بەری ڕەنجی قسەکانیشمان دەدروینەوە. ئایا لە قسەکردنیشدا جاهت بە هەر شێوازێک لە شێوازەکانە، لە ڕێی تەکنۆلۆژیاوەیە، قسەکردنی مەجلیسەکانە، قسەکردنی سەر شەقامە، قسەکردن لێدوانە بۆ هەر شتێک لە هەر بابەتێک، یان قسەکردنە دەربارەی هەر بابەتێک پەیوەندی پێتەوە یان نا، ئیختیساست هەیە یان نا، ئەمەش ناچێتە چوارچێوەی ئیسرافکردن و زیادەڕۆییەوە. قسەکردن لە ئەمڕۆیە بە زمانی نووسین، بە زمانی ئاماژە ئەتوانین بڵین کارەساتێکی گەورەی
بەرهەم هێناوە کە بووەتە مەترسیەکی گەورە لەسەر ئاشتەوایی کۆمەڵایەتی ئێمە لە ڕاستیە و بە تایبەتی ئەگەر ئێمە نمونە بە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بهێنینەوە یەکێکە لەو مەینەتیانەی کە ئێمەی کردوتە بە جۆرێک لە جۆرەکان ئامرازێک ئەگەر نەڵێم کردوینێتە کۆیلەی خۆی وابەستەی کردوین بەخۆیەوە زۆرێک لە کات و تەمەنمان پێداوە بەبێ ئەوەی لە بەرابەرەوە ئەو شتێک بدا بە ئێمە بێجگە لە کاڵکردنەوەی قیەمەکان بێجگە لە پساندن و پچڕاندنی ڕایەڵە کۆمەڵایەتیەکان زۆر جار بەداخەوە نهێشتنی بربەستەکان بۆیە نەهێشتنی شەرم و شکۆ لە ئینسانەکانە بەمانەیە ئەو سنوورانەی کە ئەو سنوورانەی پێویستە بیان پارێزین ئەو سنوورانەی کە لە بازنەی قیەمەکانە ڕەچاوکردنیان ڕێزی بەرامبەر و گفتوگۆی نەرمونیان و گەڕان بە دوای ڕاستیەکانە و وتوێژێکی بێمەران بۆ ئەوەی بگەینە حەقیقەت و یەکلاکردنەوەی بابەتەکان کە جێگەی خلاف و ڕاجیاین هەموو ئەم بربەستانە هەموو ئەم قیەمانە تێک شکێنراون لەو بازنایە بۆیە وتوێش بە شێوەیەکی گشتی و دواندن و قسەکردن بە تایبەتی بەرپرسیارەتێکی گەورەیە وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەرابەر سەحابەی گەورە و پیرۆزەوە معاذی کوڕی جەبەل خوای لە ڕازی بێ ئاماژەی کرد بۆ ئەوەی کە بەرپرسیارەتی قسە بەرپرسیارەتێکی گەورەیە و زۆرێک لە مرۆڤەکان لە ڕۆژی قیامەتە لە بەرەنجامی وتنیانەوە تووشی سزا و لێپرسینەوەی خوای پەروەردگارە بن و بێگومان لە قورئانی پیرۆزیشە ئاماژەی ورد لەسەر ئەم بابەتە هەیە کە هەندێجا دەربڕینی وشەیەک واکە لە ئینسان کە مەترسیەکی گەورەی لێ بکەوێتەوە چ لە ڕووی کێشە کۆمەڵایەتیەکان چ لە ڕووی مەسیر و سەرنجامی خۆیەوە وەکو خوای گەورە لە باسی ئیفکە سەبارەت بە دایکی موسڵمانان عائیشە لەوێ سیاقێک هێنێ وەک جوملەیەکی معتەڕەضا فەرمێ تحسبون هينا وهو عند الله عظيم هەندێک جار ئێوە قسە و دەستەواژە و چەمکێک فڕێدەن بەلاتانەوە شتێکی سادە و سانایە بەڵام لە لای خوای پەروەردگار نەک هەر گەورەیە بەڵکو عظیمە زۆر گەورە و مەترسیدارە لە چ ڕوویەکەوە مەترسیدارە لەو ڕۆ کە مەسئولیەت و لێپرسینەوەکەی سزایەکی قورس و گەورە ئابێت بێگومان. بەڵێ مامۆستا ئاماژەم پێکرد ینی مرۆڤەکان زۆریان قسە دەکەن لەسەر بابەتێک کە پەیوەست نییە پیانەوە ئەوەی کە تۆ تەدەخولی هەر شتێک بکەی کە تۆ پەیوەست نیە پێێتەوە ئەگەر بە قسەیەکی سادەیە قینە بەڵام زیادگوتن لەسەری زۆرگوتن لەسەری بەردەوامبوو لەسەر ئەم زۆرگوتنە ئەمە هەر لە ژیانی کۆمەڵایەتیدا گرفتاری بۆ حیاتی شخصی خۆ دروست ناکە گرفتاری بۆ کۆمەڵگەکەت بۆ عائیلە و کەس و کارەکەت و بۆ ژیان دروست ناکە بێگومان ئێمە گەر لە دیدی بەرپرسیارەتی وشەوە سەرنج بدەین زۆر جار وشەیەک بۆتە هۆکاری وێرانکردنی خێزانێک لە بەریەک هەڵوەشاندنی ژیانی ژن و مێردێک زۆر جار بووەتە هۆکاری پشێوەیەکی گەورە لە ماڵێکە زۆر جار بووەتە هۆکاری دڵساتکردنەوەی کڕینی شتێک لەلایەن خێزانێکەوە کە یەکێکی تر بە ڕێگای خۆ هەڵقورتاندن و تەدەخل خۆی تێ هەڵقورتاندووە بۆیە لە ئەخلاقیاتی جوانی ئینسانی مسلمان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه ما لا يعني يعني خۆ هەڵنەقورتاندن لە شتێک کە بە منەوە پەیوەندیدار نییە بۆ نمونە لە جێگایەکە ئێمە ئەرکی پیرۆزبایی لە خێزانێک ئەکەوێتە سەرشانمان کە ژیانی هاوسەریان پێکێناوە ئیتر ناکرێ ئێمە ئەم دوو هاوسەرە پیاوەکەی ئافرەتەکە بخەینن بەر نەشتەری ڕەخنە لێگرتن بەر نەشتەری شکاندنی شکۆی ئەم ئینسانە لە بەرچاوی ئەوی دیکەیان ئەوە ژنە تۆ هێناوتە ئەوە پیاوە تۆ شووت پێ کردووە یا کاڵاو شتومەکی نێوماڵ کاتێ ئێمە لە بازنەی میوانداری و پەیوەندە کۆمەڵایەتیەکانمان یەکتر بەسەرەکەینەوە زۆر جات دڵسادیەکی گەورە بۆ یەکتری دروستەکەین بێ ئەوەی بیزانین یا نەیزانین لە ڕاستیە قسەی ئامانجدارمان نەکردووە بنمونە لەوێ کە قسەی ئامانجدارمان نەکردووە مەترسیەکی گەورەمان دەستەبەر کردووە ئەو مەترسیە گەورەیە وای کردووە بنمونە من بە دووادا چوونێکم کرد لە ڕووی زانستی ئابووریەوە سەبارەت بەو دڵە ڕاوکێ و
بەو دڵەڕاوکێ و قەلەقەی کە ئافرەت هەیەی لە کڕینی خشڵ ئاڵتون بە شێوەیەکی گشتی، یعنی بۆم دەرکەوت کە بە شێوەی هەفتانە لە بازاری سلێمانیا تەنیا بە گۆڕینەوەی ئاڵتون زڕنگەرەکان زیاتر لە $10,000 سوودمەند ئەبن لەوەی کە ئافرەتێک خاتوونێک ئەمڕۆ بڕە ئاڵتونێکی کەمی کڕیوە بەڵام بەیانی نیشانی هاوڕەیەکی خۆی داوە، نیشانی دەستە خوشکێکی خۆی داوە، یا بردوێتێ ناو ماڵەکەی خۆی لچێکی لێ هەڵقورتاندووە یا پێحێکی لێ کردووە یا بە هەر ئاماژەیەکی تر جۆرێک لە تەنقیسی شتەکە و کەمکردنی شەئنی شتەکەی ئەو وا لێ کردووە کە ئەم دوودڵ ببێ لە بەرابەریەوە بەیانی خواخوای شەو خواخوای بێ زوو ڕۆژ بێتەوە و بچێت لە بازار بیگۆڕێتەوە کە بەمە بێگومان خەسارەتێکی گەورەی لە خۆی داوە کە ئەمە وەکووتم بە شێوەی هەفتانە بەر لەم ئەزمەداراییە بوو کە لە 2000 سەرەتای 2014 بوو من کردم کە بە شێوەی هەفتە لە هەر مانگیە لە هەر هەفتەیەکە نزیکەی $10,000 تەنیا لە بەرەنجامی گۆڕینەوەی ئاڵتون ئێمە خەسارمانەکە کە ئەمە بێگومان هەڵەیەکی گەورەیە و زیادە ڕەویەکی گەورەیە لە ژیانی خەڵکە. زۆر باشە مامۆستا باسی فەیسبوک یان تۆڕە کۆمەڵایەتیەکانمان کرد. فەیسبوک جگەلەوەی کە ینی چەند هۆکارێک لە ئینساندا چەند ئەندامێکی ئینسان پێوە سەرقاڵ دەبن، سیرکردن و گوێگرتن و قسەکردن و بیرکردنەوەیکی زۆر کەم خەوی نووسین بەڵێ نووسین هەموو ئەمانەی تێدایە زۆر جار بەهۆی زۆر بەکارهێنانیەوە مرۆڤ تووشی خەمۆشی دەبێت، تووشی بەزاری دەبێت، تووشی کە ئابە دەبێت، توزانم تووشی سەردانی دکتۆرە بێ چەندان گرفتی بۆ دروست دەبێت. کاتێک تۆ خوا چاوی پێداوی ینی بە پێی پێویست سەیری شتەکان بکەی بەڵام کە زیاد سەیری دەکەی ئەمە بۆ خۆی لە خۆیدا زیاد سیرکردن ناچێتە چوارچەوەی ئیسرافەوە، زیاد گوێدەگری ناچێتە چوارچەوەی ئیسرافەوە، هەڵبەت مەبەستمان ئەو شتانەیە کە پێویست نین و کشتێک کە پێویستە گوێ لە بگری ئەمە ناچێتە چوارچەوەی ئیسرافەوە. بێگومان قسەکردن لەسەر بەکاربەرانی فەیسبوک بە شێوەیەکی گشتی پێویستی بەوەیە کە ئێمە لە ڕووی زانستی دەروونناسیەوە قسەی لەسەر بکەین، لە ڕووی زانستی پزیشکیەوە، لە ڕووی زانستی کۆمەڵایەتیەوە و هەروەها لە ڕووی زانستی شەرعی و علومی دینیشەوە قسەی لەسەر بکەین. بە نمونە یعنی زۆرێک لە هەوادارانی فەیسبوک وایان لێ هاتووە کە جێگۆڕکەیان لە کاتەکانی شەو ڕۆژی خۆیان ناکردووە، بەرشەوا بوونەتە مرۆڤێکی بێدار، بەڕۆژ بوونەتە مرۆڤێکی نووسوو کە ئەمە پێچەوانەکردنەوەی سروشتی ئەم گردووەدارەکان پەروەردگار بێکدارەکە نە لە سوودی خۆی نە لە سوودی کۆمەڵگا و نە لە سوودی بەرهەمهێنانیش. یعنی بە نمونە ئێمە فەرمودەی صحیحمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی گێڕاوەتەوە کە لە ڕووی کردار و ئەخلاق جوانی خۆیەوە هاوڵان ئەفەرمون كان النبي صلى الله عليه وسلم يكره النوم قبل العشاء ويكره الكلام بعده. يعني پێغەمبەر سەسەم پێی ناخۆش بووە خەڵک پێشەوەی نوێژی عیشا ببێ بنوێت و بخەوێ و پێی ناخۆش بۆ دوای نوێژی عیشا خەڵک قسە بکە و مەجلیسی قسەکردن بگرێ کە ئێستا نەکتەنیا دوای نوێژی عیشا بەڵکو درێژە بێتەوە بۆ نیوە شەو، درێژە بێتەوە بۆ بەیانی، درێژە بێتەوە بۆ کوشتنی کاتێکی زۆر و دوجار لە ڕۆژە بێتە مرۆڤێکی ناچالاک کە ئەمە لە ڕووە کۆمەڵایەتیەکەەوە لە ڕووە زانستە گردونیەکەیشەوە هاتووە شەو و ڕۆژ کە خوای پەروەردگار ڕۆژی کردوتە جێگەی مەعاش و ژیان و هەوڵ و کۆشش و شەوی کردوتە جێگەی پشودانی ئینسانەکان بەسەر یەکە تێباسەوە جعلنا النهار معاشا ڕێک پێچەوانی معادلەیە. ئەمە پێچەوانی معادلەیە کە بێگومان ئەمە لەگەڵ لە ڕووی دیراسەی پزیشکی و دەرونیەوە سەیری بکەین کۆمەڵە جێکەوتەی سەلبی و خراپی لەسەرم ئینسانانە ئەبێ. بە نمونە یعنی من پێشبینی ئەوەکەم کە کۆمەلگای ئێمە لە 10 ساڵی ترە گیر بخۆین بەدەست نەخۆشی قەڵەوی و نەخۆشی دابەزینی چاو و کزبوونی چاوەکان، چونکە زۆرێک لە مرۆڤەکان و گەنج و مێرد منداڵەکانیشمان تەنانەت بوونەتە ئەسیری دەستی شاشەیەکی بچوو کە بە سەعات و 2 سەعات و 4 سەعات و 6 سەعات لە بەرابەریەوە دانیشن. بێگومان هەموو ئەمانە بۆی لە بابەتەکەی خۆمان دەرنەچین ئەچێتە بازنەی نەکتەنیا ئیسراف بەڵکو بە زیادەڕەوی بەڵکو ئەچێتە بازنەی تەبذیریش بە فیڕۆدان. چونکە ئەم دووە ئەگەر ئێمە سەرنج بدەین خوای پەروەردگار تەقییدی کردوون بۆمان. بە نمونە خوای پەروەردگار لەسەر بابەتی ئیسراف پێمانە فەرمێ وەکولوا واشربوا ولا تسرفوا. نەتەنیا ئاەتەکە لێرە کۆتایی بێ بۆ ئینەه لا يحب المسرفين، کەواتە ئەو مرۆڤانەی زیادەڕەوی ئەکەن لە بەکاربردنی وزە و تواناکانی خۆیان یا لە بەرە بەکاربردنی ئەو ناز و نیعمەتەی کە لە بەردەستیانایە و لە ئیختیاری ئەوانایە ئەم بەفیڕۆ ئەم زیادەڕەویە
ئەیان گەێنێت ئەیان باتە دەرەوەی بازنەی ئەو کەسانی کە خوا خۆشیەوێن. بێگومان مرۆڤیش بۆ ئەوی بگاتە ڕەزامەندی خوا ئەبێ لە بازنەی خۆشەویستانی خوایە جێگەی ببێتەوە کە ئەمە مەترسیەکی گەورەیە. ئەگەر مرۆڤێک خوای پەروەردگار بەهۆی زیادە ڕەویەکانی لە بەکاربردنی ناز و نیعمەتەکان و لە بەهەدەردانی توانا و تاقە و وزەی مرۆیی خۆی تەجاوزی ئەوە بکات بچێتە بازنەی موسریفین، ئەوە بێگومان یعنی لە بازنەی خۆشویستی خوای پەروەردگار ئەچێتە دەرەوە. بۆیە من ئەڵێم ئەم جۆرە مامەڵەکردنە لەم زەمینەیە تەنیا ئیسراف نییە، ئینەما تەبذیرە. و لە قورئانی پیرۆزیە خوای پەروەردگار سەرەتا باس لەوەکە کە ئێمە لە نیعمەتەکانە ئەگەر چی بەڕێگەی خاوەنداریش بێ بەڵام زۆرترین دابشکاری و عەدالەتی دابشکاری تیا ڕەچاو بکەین بەوەی کە حەقی خزم و کە سوکار و دراوسێ و هەژار و فەقیر و میسکینەکانی لێ بدەین. دوایە فەرمێکی بۆ خۆمان ولا تبذر تبذیرا بۆ ئین المبذرین كانوا إخوان الشياطين کەواتە ئێمە بە دوو ئاراستە ئەکرین کاتێ ئەکەوینە ناو تەبذیر و ئیسراف، یەکێکیان خۆشنەویستنی خوا کە ئەمە مەحرومیەتێکی گەورەیە لە ئاسوودەیی، هەروەکو یەکێک لە عاریفە گەورەکان مامۆستا ناصری سوبحانی بەڕەحمەت بێ فەرمێ خوایە خۆشەویستی خۆتم لەلا بکەرە شیرینترین شیرینی، خدایە داوا لە یەکەم معسیەت و بێفەرمانی تۆ بکەیتە تاڵترین تاڵی لە لای من. کەواتە ئێمە ئەبێ خۆشەویست شیرینترین شیرینی لە لامان خۆشویستنی خوا بێ و ئەو ڕێچکە و ڕێگایانە بێ کە بمان بن بەرەو خۆشەویستی خوا. لەو لایشەوە لە بازنەی بەفیڕۆدانەکە فەرمێ ماڵ و داراییتان بەفیڕۆ مەدەن بە قەسد و مەبەستەوە، بۆ چونکە ئین المبذرین كانوا إخوان الشياطين. مرۆڤ ئەباتە بازنەی شەیاطینەوە، ئەیکاتە برا و هاودەم و هاوپیشەی ئەوان لە بازنەی ئینەمە المؤمنون إخوة ئەیکاتە دەرەوە کە ئەمەش بۆ خۆی مامۆستا وردە وردە ئەم بابەتەی زیادەڕۆیی لە سەرقاڵبوون بۆ بابەتە مانی تۆڕە کۆمەڵایەتەکانە وردە وردە لە بەها کۆمەڵایەتی و دینیەکانی خۆشمان دوورمان ناخاتەوە بۆی ئیسلام زۆر ئاماژە بۆ دەکا سیلێ ڕەحم نەبچڕێنن، دەبێت لە بەردەوام لە سیلێ ڕەحم، بەڵام کە تو هەر خێریشی ئەم هۆکارانە بووی واناکە کە ئەو جیلە ئێستا هەیە کە زۆر باوەڕی بە تەکنۆلۆژیانی و جیلەی کە تەمەنیان لەسەرەوە، ئەگەر ئەم جیلە بڕوا ئەو جیلەی تازە پێدەگا هەر خەریشی فەیسبوک ئەمانەیە شتێک دەبێنێ بە ناوی سەردان و سیلەی ڕەحم و هاموو شۆکردن و سەردانی کەسێک نەخۆش بوو لە نەخۆشخانە و یعنی ئەمانە دەبێنێت. گومانی تیان نییە ئەگەر ئێمە لە زمانی زانایانی کۆمەڵناس و دەروونناسەوە سەیری مەترسیەکانی فەیسبوو بکەین لە ڕاستی مەترسی گەورەیەکی مەترسی گەلێکی گەورن لە گەورەترینی ئەو مەترسیانە بابەتی ئالوودەبوونە. ئالوودەبوون ئەو مرۆڤەی کە بە شتێکەوە ئالوودە بێ، شتەکە لە خودی خۆیان تەکنەلۆژیا و ئامرازێک بێ یا خواردن و مەشروب و هەر کام لەو دەرد و مەینەتیانەی تر بێ کە بۆ کۆمەلگای گەورەی مرۆڤایەتی خوڵقاوە لە ئەمڕۆیە. بێگومان مرۆڤە ئالوودەکان یەکەم شتێکە لە دەستی ئەدەن بەها کۆمەڵایەتیەکانە کە ناتوانن ڕایەڵە کۆمەڵایەتیەکان وەکو پێویست ڕابگرن هاوسەنگی نە هەر ئەوەی کە لە دەرەوەی باسنەی خێزانەکەی خۆی بەڵکو لە خودی خێزانەکەشە پەیڕەوی و گەورە و بچووکی و خۆشەویستی و سۆز و مهرەبانی بە گوێکردن و گوێڕایەڵی لە نێوان مناڵ و دایک و باوک و لە نێوان ژن و مێرد و لە نێوان خوشک و برایە تا ئاستێکی مەترسیدار ئەم پەیوەندیش ئەکەوێتە ژێر پرسیارەوە لە ڕاستیە. کەواتە زیادەڕۆیکردن بە هەر بارێکدا بێت لە زۆربەی لایەنەکانەوە زیانت پێدەگەێنێ بۆی نەچینە دەرەوە لە بابەتەکەمان. مامۆستا لایەنێکی تر دەشێ منداڵەکانی من بێ، منداڵەکانی بەڕێزت بێ، منداڵەکانی و بەڕێزانە بێ کە ئێستا سیرمان دەکەن. ئەویش ئەوەیە کە تووشی گرفتێک بووە لە ڕێگا هاوڕێکەی بینیوە، لە کۆبوونەوەکدا هاوڕێکەی بینیوە، لە قوتابخانە بینیوێتی، لە بازار بینیوێتی. ئەمڕۆ جلێکی لەبەر بووە، سبەینە بینیوێتەوە جلێکی تر، دوو سبەی هاتوو بۆ مەکتەب جلێکی تر، ڕۆژانی تر پێ بەپێ جلەکانی گۆڕیوە. منداڵەکانی ئێمەش دیسان دەڵە بۆ کچی فلان کەس کوڕی فلان کەس هەر ڕۆژە جۆرێک مۆدلێک لە جل و بەرگ و مۆدلێک لە مۆبایل و مۆدلێک لە پێڵاو و مۆدلێک لە چیوچی هەیە، بۆ دەبێ ئێمە وەکو ئەوان نەبین. زیادەڕەویکردن لە جل و بەرجیش بۆ خۆی کۆمەڵێک سەرڕای ئەوەی کە خوددا پێی ناخۆشە، زیادەڕەویکردن لە جل و بەرجیشدا بۆ خۆی کۆمەڵی گرفتاری بۆ کۆمەلگا و بۆ خێزانەکان دروست ناکات. خۆی گرنگ ئەوەیە کە ئێمە من پێم خۆشە لەسەر بابەتی ئیسراف دوو جۆر هەڵوێستە بکەین لەسەر قیامەکان. هەڵوێستەیەکی ئەرێنی کە ئێمە لە ڕووی
قیەمە ئەرێنیەکانەوە ئیسراف چیمان لەدەست ئەدات بێگومان ئەو مرۆڤانەی کە ئەکەونە بازنەی زیادەڕەوی و ئیسرافەوە یەکەم شتێک کە لە دەستی ئەدەن بریتە لە قیەمی دەستپێوەگرتن قیەمی دەستپێوەگرتن زایاکەن لە خودی خۆیانە هەرچی هاتە بەردەستیان لە ئاستی خەون و خەیاڵەکانی خۆیانە زایە ئەکەن و بێگومان ئەو مرۆڤانش کە بکەونە ئەم بازنەیەوە مەترسیەکی گەورەیان بۆ پێشدێ بە نمونە ئێمە یاسایەکمان هەیە لە ئابوووریە کە پێمان ئەڵێ الرغبات والحاجيات غير متناهية حەز و پێویستیەکان ناکۆتان بەڵام ئایا ئەکرێ ئێمە بەردەوام بە دوایانە ڕابکەین گەورەمان عومەری کوڕی خەتاب خۆی لە ڕازی بێ ڕۆژێک بۆ ماڵەوە ئەگەڕایەوە عەبدوڵای کوڕی لە دەرگا بینی ئەو ئەهاتە دەرەوە فەرمووی ئەینە توریت یا عەبدەڵڵا فەرمووی یا ئەبی ئورید ئەن ئەشتەریە لەحم ئەمەوێ بچم لە بازار گۆشت بکڕم ئەشتەهی حەزم لێتی حەزەتی عومەر دای بەشانیا فەرمووی ئەوە کولەمە اشتەهەیتە ئیشتەڕەیتە بۆ تۆ بە نیازی ئەوەی هەرچیت حەز لێ بوو بیکڕی ئەو مرۆڤانەی کە ئەکەونە داوی ئەوەی هەرچیان حەز لێ بوو بیکڕن بێگومان کۆمەڵێک مرۆڤن یەکەم شت هەمیشە گیرفانی خۆیان هەڵتەکاندووە ئەمە کەواتە قیەمی دەستپێوەگرتن کە قیەمێکی گەورەیە ئەگەر ئێمە لە میتۆدی قورئان و سونەتە سەیری بکەین بابەتێکی یەکجار گرنگ و هەستیارە لە ژیانی ئینسانەکانە کە عیززەت و سەربەرزی ئینسانی پێوە بەندە چونکە ئەو مرۆڤانەی کە ناتوانن دەست پێوە گربن بێگومان بە دیوێکی ترا ئەکەونە قیەمە نەرێنیەکانەوە کە ئەویش بریتێ لە چاوچنۆکی لە تەماع لە دەستبردن بۆ هەموو ڕێگایەکی ڕێگا پێنەدرا و ڕێگا پێدرا و بۆ گەیشتن بە خواستەکانی خۆیان کەواتە دەست پێوەگرتن یەکێکە لەو قیەمانەی لای مرۆڤی مسترف بەهایەکی نامێنێ بە دوایە بریتە لە قەناعەتکردن وکە ئەو نەیتوانی دەست پێوە بگرێ هەمیشە بە دوای حەز و خەونەکانی خۆیەوە بوو مادەوە مرۆڤێک نییە بتوانێت قەناعەت بکە ئەگەر نەیتوانی قەناعەت بکات بە خۆی و ئەهلی قەناعەت بێوەکو ئەوترێ ئەو کاتە ناتوانێت مرۆڤێکی شکرانە بژێر بێ و بێگومان فەلسفەی دینداری و فەلسفەی بەها کۆمەڵایەتیەکان لە خێزانەوە بیگرە تا کۆمەلگای گەورەی مرۆڤایەتی ئەگەر ئێمە سەرنج بدەین ڕنگدانەوەی لەسەر ئەم دوو چەمکەیە چەمکی شکرانە بژێری لەگەڵ چەمکی وەفاداری بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژاکە فەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم فەرمێ خوای گەورە بێنیازە لەوەی ئێوە سزا بدا و ناوێت سزاتان بدات ئەگەر ئێوە بکەونە سەر ڕێگای شکرانە بژێری و ئەهلی ئیمانیش بن کەواتە شکرانە بژێری یەکێکە لەو قیەمانەی پێچەوانەیە لەگەڵ قیەمی ئیسرافە مرۆڤی مسرف بە کورتی وەکووتم نەئەتوانێت شکرانە بژێر بێ نەئەتوانێت ئەهلی قەناعەت بێ نەئەتوانێت پاشەکەوتێ بۆ خودی خۆی و بۆ خانەوادەکەشی بکات مامۆستا خۆی گەورە لە قورئان لە سوورەتی ئەلعەسرا دەفەرمێ کە باسی ئەوە دەکات ئیمانیان هەبێ دوای ئەوەی کە ئیمانت هێنا عملی صالح بکەیت ئەوانەی مسریفن ناچنە دەرەوە لە چوارچەوەی عملی صالح یعنی ئەم کەسە ناکرێ دەچێتە چوارچەوەی ئەوەی عملی مفسید بکە بێگومان وەکو ئاماژەدا ئەوە بابەتێکی هەستیارە ئەگەر ئێمە سەرنج بدەین لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار بەقەدەر هەموو ڕۆژەکانی ساڵ کەلیمەی عمل و مشتەقاتەکەی دووبارە کردوتەوە ساڵ 365 ڕۆژە 365 جار لە چەمکی عمل لە قورئانی پیرۆزە هاتووە بۆیە پاڵدانەوە و بەتاڵی و بێکاریش بەشێکە لە ئیسراف لە عمری ئینسانەکانە بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمانەکات بە گەورەی پێغەمبەران بەو هەموو عەظەمەت و پیرۆزیی خۆیەوە فەئیذا فەرەغتە فەنصەب وئیلی ڕەبیکە فەرغەب یعنی لە هەر کارێک دەست کۆتا کرد سەرەتای کارێکی دیکە دەست پێ بکە کەواتە مرۆڤی هوشیار ئەو مرۆڤەیە کە کارێک بە دوای کارێکی تر ئاهێنێ و لە قورئانی پیرۆزیشە کار لەسەر شێوەی مطلق نەهاتووە ڕەها ئێمە هەرچی بکەین چونکە نەخێر هەل ئەتاکە حەدیث الغاشیە وجوه یومئذ خاشعة عاملة ناصبة هەندێک کەس لە کار و کردەوەکانی جگە لە تعب و ماندووبوون و پەشیمانی شتێکی دیکەی بۆ نەماوەتەوە بۆیە لە قورئانە عمل تەقید کراوە بە سەلاحەتەوە کەواتە ئەبێ عملی صالح بێت نەک هەر عملی صالح بەڵکو قورئان ژیانی کردوتە مەیدانی تاقیکاری و هەوڵ و کۆشش بۆمان لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلە کەواتە ئەو کەسانەی کە مسرفن
بێگومان ئەچنە بازنەی سەیئات و خراپەکاری لە کردەوەکانیانە، چونکە چی لەوە خراپترە کە ئینسان بەهاکانی خۆی لەدەست بە. ئێمە بەهاکان کە لە بازنەی مەقاصدی شەریعەت دیاری کراوە، یعنی کاتێ ئەڵێ نەفسی ئینسان واتە عمری ئینسان، ضیاعی عمری ئینسان ئەمە گەورەترین ستەمەکە ئینسان خۆی لە خۆی ئەکات، مایە پوچی بۆ ئینسان دروستەکات. قورئانی پیرۆز یعنی ژیانی ئینسانی مسلمان ئەشوبهێنێ بە تیجارەتێکی ڕابح، لەولاوە ژیانی ئینسانی منافق و دووڕوو ئەشوبهێنێ بە تیجارەتێک، يعني فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين، بۆ چونکە تەمەنی خۆیان لە فرت و فێڵ و درۆکاری و خراپە و پیلانگێڕیە بەسەر بردووە. زۆر باشە مامۆستا، حاڵەتێک هەیە لەم شارەیە یان لە شارەکانی کوردستانە، ئەویش ئەوەیە کۆمەڵێ ئێستاگەر لە میوانداری خۆمانەوە دەست پێ بکەین، هەر لە ماڵەکانی خۆمانەوە کاتی میوانداری یەک دەکەین، خواردنێکی زۆر زیاد لە پێویست، خواردنێکی زیادە ئامادە دەکرێت بۆ میوانەکان. زۆر جار لەبەرەوە نییە کە کەسەکە خاوەنی ئەوەیە کە پارێکی باشی هەیەیان توانای ئەوەی هەیە ئەم سفرە جوانە بڕازێنێتەوە، بەڵکو لەبەرەوەی تووشی ئەوەی دەڵە گلەیم لێ دەکرێت، تووشی عیبە دەبم، تووشی دواتر تعلیقم لێ دەدرێ. وەسەر ڕای ئەوە مامۆستا کۆمەڵی چێشتخانە هەیە کەس تۆ کاتێ برسیتە بە خواردنێکی ئاسایی کە دەچیتە خواردنگەیەک چێشتخانەیەک تێر دەخۆی، بەڵام کۆمەڵی خواردنگە هەیە یان کۆمەڵی چێشتخانە هەیە تایبەتمەندیان هەیە کاتێ دەچیتە ژوورەوە تۆ هەر بەچوونە ژوورەوەت بڕی پارەیەکی باشە لێ وەردەگیرێ، مەسەڵەن 25,000 دینارە لێ وەردەگیرێ، بەڵام کە دەچیتە ژوورەوە خواردنێکی زۆر زۆرت بۆ دەهێنن. لە کاتێکدا مرۆڤ پێویستی بۆ هەموو خۆراکە نییە، ئایا ئەمەش ناچێتە چوارچەوەی ئیسرافەوە ئەو هەموو خۆراکەت بۆ دێن و تۆ نایخۆی و پارەیەکی زیادیش دەدەی؟ هەردەشێ بڵێن لە یەک خواردنگەدا لە یەک چێشتخانەدا خواردنی لەوانەیە چەندان ماڵ لەو خواردنە هەر بەبەلاش بڕوە، هەروە دەیکەنە سەلەی خۆڵەکە و فڕێ دەدرێ. ئەمە بەڕاستی ناچێتە چوارچەوەی ئەوەی کە مرۆڤ سەروەتی خۆی بەهەدەر بدات، ژیانی خۆی بەهەدەر بدات. ئێمە گەر لە خێزانێکی بچووکی دووکەسیەوە سەرنج بدەین تا خێزانی گەورەی کۆمەلگای مرۆڤایەتی، ئێستا زمانی ژمارە و داتاکانی نەتەوەی گرتوەکان پێمانەڵێ ڕێژەی لە 146 بە تەقریبی لە کۆمەلگای گەورەی مرۆڤایەتی تووشی دوو حاڵەت هاتوون، بەشێکیان تووشی نەخۆشی قەڵەوی هاتوون، بەشێکیان تووشی بەدخۆراکی هاتوون، کە ئەمە مەترسیەکی گەورەیە. ئەم ڕێژەیە دوای ئەمە باسمان کرد بێنە سەر بابەتە. ئەم ڕێژەیە ئەوەمان پێڵێ کە مەترسیەکی گەورە لە بەکاربردنە هەیە لە ناز و نیعمەتەکانە، و هەر نەتەوەیە گرتووەکان بەپێی داتا ئابوووریەکانی خۆیان پێمانەڵێن ساڵانە لە بەرابەر نزیکەی ئەو 800 ملیۆنە کەسەی کە هەژاری یەخەی گرتوون لە بەرابەرەوە ساڵانە نزیکەی 1 ملیار و 300 ملیۆن تەن خواردن بەهەدەر ئەدرێت. ئەمە لەسەر کۆمەلگای گەورەی مرۆڤایەتی. ئەگەر بینە سەر کۆمەلگایەکی بچووکی وەکو کۆمەلگای کوردەواری و لە ناو کۆمەلگای کوردەواری شاری سلێمانی کە لە ڕووی زمانی داتاوە ئێمە قسە بکەین، ینی بەپێی بەدوادا چوونە زانستیەکان لە ڕووی زمانی ئابووری و ژمارەوە، خێزانێکی کوردی ڕۆژانەی تەمەنی ئەگەر 4 کەس بێ مبتەلایە بە هەدەردانی 7,000 دینار لە هەر ڕۆژێکی خێزانەکەی خۆیان. بە کۆی ئەو بەکاربردنانەی کە هەیەی تەبان بەکاربردنەکان ئێمە ئەبێ تەنیا لەسەر سفرەوخوانەکان نەبێ وەکو جەنابەت ئاماژەت بێدا، ئەبێ لە قرتێلەی قژی خوشک و دایک و هاوسەرەکانمانەوە بیگرین، کچەکانمانەوە بیگرین، تا سەرپۆشەکانیان تا پێڵاوەکانیان تا گۆرەوەکانیان تا لەو نێوانەیە هەرچی ئەپۆشن جلوبەرگەکانیان کە هەر یەکەی کەنتۆرێکی تایبەتی خۆی هەیە، هەر یەکی دۆڵابێکی تایبەتی خۆی هەیە بۆ پێڵاوەکان، کێبەرکەیەکی گەورە لە مۆدێلاتی جلوبەرگ و پۆشاک و هەموو شتەکان تا سفرەوخوانەکان و کێبەرکەی عیبە و عاری ئەوە کە بەداخەوە یعنی ئەمە هەڵەیەکی گەورەی لە کۆمەلگای ئێمەیە کە هەروەکو شتێک بیگێڕینەوە کە من زۆر جار ئەم قسەیەم گێڕاوەتەوە کە کاک ئەحمەدی موفچیزادە بە ڕەحمەت بێ ئەڵێن جارێک یەکێک لە دۆستە زۆر خۆشەویستەکانی میوانداریەکات
داوەتێکا بۆ ماڵی خۆیان خێزانەکەی زۆر زەحمەت ئەکێشێ و خواردنێکی زۆر سازەکە جۆرەها ناز و نعمەت دوای دەستگرتنەوەیان خێزانەکە بە خێراتنی میوانەکانەکات و ئەڵێ کاک ئەحمەد ئەم خواردنە لایەقی جەنابەت نەبوو داوای لێبوردنەکەین و خەجاڵەتین و معزەرەتمان هەیە کاک ئەحمەدیش قسێکی باوە لە کوردەواری ئەفەرمێ ئەرە وەڵا هەم خۆت خەجاڵەتی و هەم ئێمەش خەجاڵەت کردووە و ئازانی احترامن کۆمەڵە شت ئەڵێ کاک ئەحمەد ئەڵێ وا ئازانی هینت دعوت کردووە کە ئەمە ناکرێ من لێرە بیڵێم لە ڕاستیە ئەمە بەداخەوە یعنی هەڵەیەکی گەورەیە ئێمە تێیکەوتوین وەکو وتم بە زمانی ژمارە ئێمە ئیسلمێنین کە لە بەکاربردننی قاپ و قاچاغ و زاهی و تاییت و غاز و خۆراکەکان هەمووی وەک ئەوەی هاوسەرەکانی ئێمە خوشک و دایکەکانی ئێمە کچەکانی ئێمە تایبەت کرابێتن من هەموو جارێ لەگەڵ ماڵی خۆمان سوعبەتێکەکە ماڵم ئیشی تۆ هەر ئەوەیە هەرچی منەهێنم یا ئەیکەیتە ئاو یا ئاگری پێوانیت بە شێوەیەکی گشتی یانی لەکردنە ئاو ئاگر پێوەنانە بەڕاستی هەڵەیەکی کوشندەمان هەیە لە ڕاستیە ئەم هەڵە کوشندەیە وای کردووە بۆتە بارێکی گەورە لەسەر ژیانی خێزانەکانمان بە تایبەتی لەم قۆناغانەیە یعنی ئەمە مەترسیەکە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە باسی لەمە کردووە ضروراتی ژیانەکان ژیانی ئینسان بە شێوەیەکی گشتی لە خواردن لە خواردنەوە لە پۆشاک لە شوێنی نیشتەجێبوون لە ژیانی هاوسەری هەموو ئەمانە قورئانی پیرۆز تەقیدی کردووە بۆمان و پێچەوانەکەی ئەبێتە مەعسیەت ئەبێتە لە خەت دەرچوون تەنانەت وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە باسی دەستنوێژگرتنی یەکێک لە هاوڵانی بەڕێزی خۆیە کاتێ پرسیاری کرد فەرمووی سێ جار دوای وتی یا رسول الله بۆ ئەگەر لە سێ جار زیاتر بێ ئیسرافە ئەفی الوضوء صرف قال نعم هەر کەسێ تەجاوزی ئەوە بکە فقط ساء وظلمە ئەوە هەم خراپی کردووە هەم ستەمی کردووە کە بەداخەوە یعنی ئەمڕۆ ئێمە ڕەنگە و ڕەنگکردنی خۆراکەکان و ڕازاندنەوەی زیاد لە توانە بەهایەکانی بەها داراییەکانی خۆمان هەڵەیەکی گەورەیە کە من یەک جوملە بڵێم یعنی پێوەری ژیرمەندی ئینسانەکان ئەوەیە کە هەموو مرۆڤێک بتوانێ یەک لەسەر دەی داهاتەکەی خۆی پاشەکەوت بکات زۆر باشە ئەمە هەر تەواوی کاتی خۆی من معەزەمیمان لە پێیانەوە وەردەجێڕا یەکێ لە ئامۆژگارە گەورەکانی ئەوەیە کە دەوێت مرۆڤ سەرۆتەکەی هەرچەندێکە هەرچەندێک پاشەکە هەرچەندێک دەستمایەکەیەتی بۆ ژیانی خۆی بەڵام دەبێت بەشێک لەوە یەک لە سەردەی ئەگەر 100,000 پیادەکە بێت 10,000 بخاتە لاوە بۆ حاڵەتێک کە دواتر پێویستی پێ دەبێت مامۆستا باسی ئەوەت کرد ئیسراف هەمومانی قەڵەو کردووە ئیسراف هەمومانی تووشی دەردەداری کردوین نەخۆشی کردوین وای لێکردوین زوو سەردانی دکتۆر و پزیشک بکەین عیادەکانمان ئەوانش هەمووی تەکالیفێکی ئیزافیە ماشەڵڵا عیادەکانمان هەموو قەرەباڵغ بوون ئێستا هۆڵەکانی لەش جوانی و داخڵکردنی تۆپ بەگەدەکانمان و زۆر دیکە و بچووکردنەوە هەتا مدبین بوون لەسەر خواردن وای لێکردوین یانێمە هەموو بەرەنجامەکەی ئیسرافکردن نییە کە ئیسرافمان کردو ئێستا دەبێت چۆن کاتی خۆی پارەمان سرف کردو بۆی خۆمان قەڵاوکەین ئێستا دەبێت پارە بدەین بۆی خۆمان لاوازکەینەوە ئەوەش هەر لەسەر حسابی تەمەن و کاتەکانی خۆمان نییە هەر لەسەر حسابی سەرمایەی ماڵ و دارایی عمرمان بە شێوەیەکی گشتی بێگومان ئەم جۆرە لە ئیسراف هەڵەیەکی کوشندەیە کە ئێمە تێیکەوتوین ئەکرێ بڵێین مدمن بوونە لەسەر معسیەت لەسەر بێفەرمانی خوای پەروەردگار و تەنانەت ئێمە ئەگە سەرنج بدەین یعنی بەها ئیسلامیەکان لە بازنەی پایەکانی ئیسلامە ئەگە سەرنج بدەین زۆرینەی زۆریان جگە لە شایەتومان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ وابەستەی بە وابەستەی بابەتە داراییەکانن بۆچی بۆ ئێمە بتوانین لە بابەتە داراییەکانە جۆرێک لە تەحەکومکردن لە ژیانی خۆمانە بکەین یعنی هەروەکو ئەوەی کەوتمان یعنی یەک لەسەر دەی پاشەکەوتکردنی داهاتەکانی خۆمان نیشانەیە کە لە نیشانەکانی ژیرمەندیمان لەسەر ئاستی تاک و خێزان و کۆمەلگا و دەوڵەت کە بەداخەوە ئێمە هەموومان شکستمان خواردووە لەو زەمینەیە یەکێکی دیکە لە نیشانەکانی ژیرمەندیمان بریتێ لە تەحەکوم لە نەفەقاتی خۆمانە کە ئێمە خۆمان بڕیار بدەین لەسەر خەرجیەکانی خۆمان نەکەوینە ژێر کاریگەری دیگەران وەکەوەی جەنابەت ئاماژەیەکت پێدا یعنی ئێمە کاتێ مناڵەکانمان ئەچن بۆ قوتابخانە
کاتێ ئێمە ئەچینە بۆ نەگشتیەکانەوە کاتێ پەیوەندیە خێزانی و کۆمەڵایەتیەکان میوانداری و سەردان و هاتوچۆی یەکتری بەداخەوە لەبەر ئەوەی کە لە بری ئەوەی کە ئێمە بکەوینە ژێر کاریگەری گفتوگۆی جوان و زمانی شیرین و ئەخلاقیاتی یەکتری ئەکەوینە ژێر حاڵەتی ژێر کاریگەری مۆدل و مۆدل بازیەکانی مرۆڤێکی مادی زۆر جار ئەبینە ئامرازێک بۆ دەستکەوتنی شتە مادیەکان زۆر جار ئەوە بۆتە سەرچاوی گرفت هەندێک کەس ئێستا وای لێ هاتووە ناوێرە بە ئاسانی پەیوەندیە خزمایەتی و دراوسەتیەکانی دروستکە لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان چونکە ئازانێ زۆر جار کێشەی بۆ دروستە حاڵەتێکی تر بم بەخشە سەرقاڵی پیا و بە زۆر کارکردنەوە ئەمەش ناچێتە چوارچەوەی ئیسرافۆیان سەرقاڵی ئافرەت بە زۆر ئەوەی کە خواردن حازرکە جلوبەرگ ڕێککە جلوبەرگ بشوە ماڵپاکاتەوە چوزانم بە کۆمەڵێ شتەوە کە دوزار ئەمە هەموو لەسەر حسابی تەمەن و لەسەر حسابی خێزان و لەسەر حسابی مافی پیا و لەسەر ژن و ژن لەسەر پیا و نییە دوزار ئەمانە ناتوانن کاتێکدانن بۆ حیوار بۆ گفتوگۆ بۆ لێکتێگەیشتن بۆی ئاڵگۆڕی معانەتەکانی خۆیان بکەن بۆی ئاڵگۆڕی ئەو بابەتانە بکەن کە پەیوەندی بە منداڵەکانیانەوەی ئەو بابەتانە بکەن کە پەیوەندی بە ژیانیانەوە هەیە ئەو بابەتانە بکەن کە پەیوەندی بە سەردان و تێکەڵاوبوونەوەیە هەمووی لەسەر ئەمانە هەموو ناچێتە چوارچێ لەسەر حسابی ژیانی خۆمان نیە تەمەنی خۆمان نییە ئێمە لە کاتی فەقەتە لە باسی منطقە شتێکمانە خوێند ئەوترا هەر ماڵێ خۆڵەمێشی زۆر بڕێژێ ئەوە دلیلە کە زۆر ئاگری کردوتەوە و هەر ماڵێکی زۆر ئاگری کردبێتەوە دلیل لەسەر ئەوەی کە چێشتی زۆری لێناوە بێگومان ئەو ماڵی کە چێشتی زۆر لێنێ پێڵاوی زۆر ئەکڕێ جلوبەرگی زۆر ئەکڕێ کاتێکی زۆرتری ئەوێ بۆ ئەوی ببێتە ئامراز لە خزمەتی ئەم نیعمەتانەیە بوونە ئامراز بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە خزمەتی قاپشۆرین و جلڕێکردنەوە و ناوماڵڕێکردنەوە ئەمە بۆ خۆی یەکێکە لە دەرد و مصیبەتەکان کە کاتی زێڕینی خۆمان لە بری ئەوەی بدەین بە یەکتری لەبەر ئەوەی بدەن بە نێوان خۆمان و خوای پەروەردگار لەبەر ئەوەی بیدەین بەداهێنان و خوێندنەوە بۆ ئەوەی دنیابینیکی دیکەمان بۆ دروست ببێ ئەیدەینە شتە دووبارەکان کە شتە دووبارەکان عقلمان فراوان ببێ هەوڵێن مەعیدەمان گەدەمان فراوان جەستەمان فراوان ببێ کە بێگومان دوجار ئەبێ باجی ئەو فراوان بوونانە لەسەر ئەساسی سلبیەت بدەین بە شێوەیەکی گشتی مامۆستا زیادەڕەوی لایەنێکی تر کە باسی بکەین کە ئێستا لەم گەرمایەدا هەمومان بەدەستەوە واوەی لەمانە مەسلەی هەم ئاو هەم کارەبایە کارەبا ئەگەر باز لەوە نەکەین کە پەیوەندی بە بابەتەکەی ئێمەوە نیە حکوومەت تا چەند بەرهەمی دێنێ و تا چەند دابەشی دەکا و تا چەند سەرفی دەکا قسەکە لەسەر ئەوەیە کە ئێمە تا چەند وەکو تاچێک کە کارەبا بەکاردێنین بۆ ئەو لۆژیکەمان بۆ دروست بووە کە هەمومان دەبێ گڵۆپەکانمان هەمووی داگیر ساو بێ کە دەبێ دنیا هەموو چراخان بێ کە پێویستە ئەو ئەمێرانەی پێویستیشمان نیە هەر داگیر ساون بن و نەکوژێنەوە ئیسرافکردنیش لە کارەبادا بۆ خۆی جۆرێک نیە لەوەی کە ئێستا ئێمەی تووشی ئەم حاڵە کردو کە زۆری نەمان لەم گەرمادا لەبەرەوەی لۆت لەسەر کارەبا سەر ڕایەوەی کە خۆی کەمە بەڵام لۆت لەسەر کارەبا زۆرە و دەبێتە هۆی سووتانی وێزگەکانی کارەباوکو لە سلێمانی ڕوویدا دەبێتە هۆی سووتانی مەحاویلەکان دەبێتە هۆی سووتانی ئامێرەکانی ماڵەوە دەبێتە هۆی کەمبوونەوەی تەمەنی گڵۆپەکان کەمبوونەوەی تەمەنی ئامێرەکان ئەمەش هەل دیسان ناچێتە سەر چوارچەوەی ئەگەر لانی مادەکە حسێب بکەین لەسەر حسابی مادەکە نییە خۆی قسەیەکی جوان هەیە لە کوردەواریە ئەڵێ لە هەر خەسارێک عقلێک بەڵام ئێمە بەداخەوە لە هەزار خسار عقلێکمان فێر وەرنەگرتووە و عقلێک فێر نەبووین لە ڕاستیە هەر مامۆستا دەمێ یەک ملاحەزەی زۆر بچووک ناسیاوێکم لە ئەڵمانیا هاتبووە باسی وڵاتی ئەڵمانیای دەکرد دەگوت لە شارێکی وەکو بەرلینی پایتەختی ئەڵمانیادا شەوان کە تۆ سیر بکەی هیچ ماڵی گڵۆپی نەهایسی هەڵ ناکرێ فەرمانگە و شوێنە گشتەکانی جەوەی کە پێویست نەبێ هیچ گڵۆپێک نییە جگە لە شوێن و لە شەقامە گشتەکان نەبێ هیچ گڵۆپێک پێ ناکرێ لەوێ ڕاستە تەحەکوم لەسەر مادەکەیە بەڵام لەوێ خەڵکیان فێر کردووە لەبەرەوەی پارەیان زیاد بۆ دێتەوە وایان کردووە کە خەڵک کەم سەرفکە بەڵام ئێمە کاتێ دینەکەمان پێمان دەڵێ بۆ نابێ ئەمە بکەین شتێکی جوان هەیە لە ئێرانە وەکو وتەیەکی گشتی لێ هاتووە کاڵێ هەرگیز نەکۆن فەرامۆش لامپی ئیزافی خامۆش نەکەی هەرگیز لە بیری بکەی هەر گڵۆپێکە زیادەیە لە ماڵەکەتە لەسەر ڕێگاکەت بیکوژێنەرەوە کە ئەمە بابەتێکی گرنگە لە ڕاستیە ئێمە کاک بەختیار پێویستمان بەوەیە ئەمە ببینە سەقافەت بیکەینە سەقافەتێکی گشتی هەم لە خێزان هەم لە ناوەندەکانی خوێندنە لە ڕاستیە
ئێمە ئەمڕۆ نەبەر ڕێگای سەقافەت توانیمانە کەسبی ئەم شتانە بکەین نەبەر ڕێگای یاساش لەسەرمان پێویست کراوە لەم نێوانەشە حاڵەتی تەدەیون وەکو مفەکری گەورەی ئیسلام فەهمی هوەیدی قسەیەکی جوانی هەیە لەسەر تەدەیونی مجتەمەعاتی ئیسلامی کە هەڵێ تەدەیونی ئێمە تەدەیونێکی منقوسە ناوپوچە لە ڕاستیە تا ئێستاش یعنی ئێمە لە ئاستی ماڵ و سامان و داهاتی گشتیا جۆرێک لە دیدمان دیدێکی ناتێگەیشتوانەمان هەیە دیدێکی سەقەتمان هەیە ئەگەر قسەکەم خراپ نەبێ چۆن لە پێشە بۆ ڕژێمەکانی پێشووتر ئەمان و مویەک لە بەراز بکرێتەوە هەر باشە یعنی ئێستاش لە بەرابەر ماڵ و داهات و سامانی گشتیەوە ئەو جۆرە لە بیرکردنەوەمان هەیە بە نمونە ینی ئێمە ڕۆژانە چەند جار تووشی کوژانەوەی کە حاڵەتی کارەبا بین نە لە کوردەکەی هەردوو جێژنە بین نە ڕئیسی نەموەلیدە نە حکومی نەموەلیدە هیچیانمان نابێ بەڵام کاتێک کە مۆلیدەیەتەوە ئەوەندە بارگرانی لەسەر دروستەکەین خۆمانە بێ بەڕێی هەڵکردنەوەی جۆزەکەمانەوە بین بەخشەوەش قسێکی بیرهێنامەوە ئێمە مۆلیدەمان هەیە ماڵ 2 ئەمپێر 3 ئەمپێر 4 ئەمپێر هەر ئەوەندەیە ینی لەبەرەوەی لە ڕووی تەکلیفە مادیەکەەوە زیاد دەبێ ئەگەر زیاتر بکەی کاتێ مۆلیدە دێتەوە کارەبای گشتی کارەبای نیشتیمانی دەکوژێتەوە هەمومان ئاماژە دەکەیان خۆمانێ بە مناڵەکانمان نەڵین ئەم بە هاوسەرەکانمان دەڵین ئامێرەکان کەمکەنەوە ئامێرەکان کەم لەبەر فڕێداتەوە بێ بچین لەبێ باشە بۆ ئەمە فێری نەکردوین کە لە کارەبای نیشتیمانیشدا ئەگەر دەستی پێوەگرین و ئەگەر کەمی کەینەوە بەڕاستی کوژانەوەی کارەباش کەمتر نابێ بە بڕوای من لە ڕووی سەقافەتەوە من زۆر جارام قسەیم کردووە ئێمە هەر لە ڕووی تەسیسی کارەبای ماڵەکانمانەوە ئەبێ جارێکی تر پێدا چوونەوە بکەین دانانی ئەم هەموو پلاک و گڵۆپە لە بەردەمی مناڵ و خێزان و خۆمان و میوانە بۆچی کارەساتێکی گەورەیە بۆچی یعنی ئەبێ ئێمە لە ڕووی هەندەسە چۆن ئێستا ئەم ستۆدیۆە لە ڕووی هەندەسەی سەوتی لە ڕووی هەندەسەی ڕووناکی یعنی هاتووە بە پێویستی کاری بۆ کراوە ئەبێ ئێمە بۆ ماڵەکانمان ئیش لەسەر ئەم هەندەسەیە بکەین ڕاستیە کە ئەمە تا ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە لای سەقافەتی تاکی کورد و دەوڵەتیش بەداخەوە بوونی نییە یعنی ئەگەر ئەم بارگرانیە یعنی تا ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەموو مەلایەکمانی هەراسان کردووە خەڵک و دەسەڵات یعنی تا ئەمڕۆ ئێمە مبتەلای دەسی هاتنەوەی ئاو تەنکی و شکان و چاکردنەوە و برنسەربان و بڵی غاز و بەرمیلی نەوت و ئەمانەین لە کاتێکە وڵاتانی دەوروبەرمان جگە لە سووریا کە جۆرێک لە نەهامەتی ڕیتێکە 2 ساڵانێکە کاتێ تەجاوزی سنوورەکانی خۆمانەکەین هیچ کام لەمانە بوونیان نییە لە ڕاستیە بوونەتە بەشێک لە زاکرەی خەڵک لە ڕاستیە بەڵام بۆ ئێمە نەمانتوانی و تەجاوزی ئەمە بکەین بێگومان کۆمەڵێک هۆکاری گرنگ هەیە لەوەی کە ئێمە نەمانتوانی و تەجاوزی ئەمانە بکەین بەڵام بەشی گەورەی ئەم هۆکارانە لای هاوڵاتیە منی هاوڵاتی کە ناتوانم یعنی خۆم و دەوڵەت کە ڕووناکی ماڵەکەم دەستەبەر بکەم بۆچی بارگرانی دیکە بۆ کارەباکە بهێن زۆر باشە حکوومەت بۆ خۆشی لە بارێکی دیکەدا حکوومەت بۆ خۆشی مسریف نییە یان ڕێگای بە ئیسراف نەداوە یان وای لە لۆژیکێکی بۆ هاوڵاتیان دروستەکرەوە کە ئیسرافکەن پارچێکی بچووک لە ناو کۆڵانێکە لە ناو گەڕەچێکە لە شوێنێکی داخراوە دروستەکرێ دنیای چراخانی دروستکرێت دواتر ئەم گڵۆپانە هەمووی دەسووتێت چاک ناکرێتەوە دوجار ئەمە بارگران لەسەر حکوومەت و دیکۆرێکی ناشرین و هەروەها چاوی مرۆڤەکانی عزیێت دەدا و خەڵکیش بێتاقەت دەکات لە کاتێک دەلەوانێت شەقامێکی سەرێکی هەبێ بەڵام حکوومەت نەهات ڕووناچی بکاتەوە ئەمەش پەیوەندی بەعقلی تاکە گواستراوەتەوە بۆ حکوومەت من باوەڕم وایە ئەمڕۆ ئەگەر حکوومەتی کوردی حکوومەتی هەرێم بیانی کەلیمەی ئیسراف و تەبذیر ئیزافەکەین بۆ لای ڕێزمان لێگرتووە وەگەرنە ئەم حکوومەتە بە هەموو مەقایس و پێوەرە ئابوووریەکان نەموسرفە نەموبەذرە ئینەما سەفیهە لە ڕاستیە سەفیهە لەوەی کە نەیتوانیوە گلانی کەمی خزمەت گوزاریەکان بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەی و بۆ مجتەمەعەکەی دەستەبەر بکات و مافی دەستڕۆیشتووی ئەبێ لێوەربگیرێتەوە لە ڕاستیە هەروەکو چۆن قورئان لە بابەتە داراییەکانە ئەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما یعنی ئەم خزمەت گوزاریانە وابەستەی ڕاوەستان و گەشە و خۆشگوزەرانی کۆمەلگان یعنی ئەگەر نەتوانێت دەسەڵاتێک نەتوانێت ئەم خزمەت گوزاریە سەرەتاییانە کە لە دنیاە هەمووی تەجاوز کراوە بە ئەفریقاشەوە یعنی نەتوانێت ئەمانە دەستەبەر بکە ئیتر مافی شەرعیەتی لە چیەوەیە یعنی شەرعیەتی دەسەڵات بێ لە تواناکانی خۆیەتی بۆ خزمەت گوزاری بە کۆمەڵ مامۆستا ئاو
بابەتێکی حەیوی ژیانی ئینسانە وەجعلنا من الماء كل شيء حي ئەگەر هەر ماڵەگاوی تێدا نەبوو وێرانە دەڵێن ئاو ئاوەدانی ئەگەر ئاو نەبوو ئێمە هەمومان ڕۆژانە پێویستیمان بە ئاوە بەڵام لە ئاودا ماڵەکان هەندێک کەس ئاوی دێتەوە بێباکە لەوەی کە ئاوی باشی بۆ دێ لە بەرەوەی لەسەری فەرعا نزیک قفڵەکەیە نزیک بۆڕی جوگرافیەکەی یان ناوچاڵە بڵێ ئاوێکی باشی بۆ دێ بەڵام ئەو ماڵی تری لە شوێنیشی بەرزایی بۆ سلێمانی هەندێک شوێنی چاڵە و هەندێک شوێنی بەرزایە ئاوی بۆ ناچێ ئەمە جۆرێک گەورە نییە لە ئیسراف کە تۆ ڕەحم و ویژدانیش هەم بە خودی ئاوەکە هەم لە بەرامبەر ینی بەرپرسیات بەرامبەر خودی شخصی خۆت هەم بەرامبەر خوا هەم بەرامبەر دراوسەکان و کەسوکارەکەی تۆ لەوانەیە من ئەو ماڵی پشتەوەم کە لەسەر بەرزاییە برای مرد بێ ماڵی براکەم بێ ماڵی ئامۆزان بێ چوزانم ماڵی باوکم بێ ماڵی کەسوکارێکی خۆم بێ هیچ نەبێ دراوسێ و هاوشاری و هاوزمان و هاونیشتیمانمە بۆ دەبێ من ڕەحمی پێ نەکەم ئەو ئاوە کاتێ من زیاد لە پێویستە هەر بەکاری بێنم بۆرەکەم ینی یەک بەلوعی پێ نەخەم و نەیگرمەوە بەڵام بۆی تۆزی ئاو بۆ بچێ ئەمە دەچێتە چوارچەوەی ناچێتە چوارچەوەی دیسان زیاتر ڕێیەوە ئەڵێن زانایەکی گەورەی ئابووری ناس هەبوو ڕیشێکی چڕ و پڕی هەبوو لەگەڵ سەرێکی ئەسڵح بەڵێ وتیان ئەم ڕیشە چڕ و پڕە لەکوێ و ئەو سەرە ئەسڵحە لەکوێ ئەویش وتی وەفرەت الئینتاجی وسوء التەوزیع ئەمە لە بەرەنجامی زۆری بەرهەم و خراپی دابەشکردن ئەمڕۆ ئێمە لە کۆمەلگای ئێمەیە لە سایەی دەسەڵاتێک کە نەیتوانیوە لانی کەمی عەدالەتمان بۆ دەستەبەر بکە گرفتاری دەستی عەدالەتی دابشکارین ئێمە هەموو ئەمانە لەژێر چەمکی نەبوونی عەدالەتی دابشکاریە جێگەیە بێتەوە هەم لە ڕووی زمانی سیاسی هەم لە ڕووی زمانی ئابووریش لە ڕاستیە بێگومان وەکو جەنابەت ئاماژەدا ئاو لە گەورەترین نعمەتەکان زۆر بە کوردی مامۆستا کەمترین کاتماوەڵێ وەسیلەی چابوونەوە پابوونەوە بەردەوامی ژیان و بوونی ئێمەی لەسرە هەروەکو ئاماژەمدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی دەستنوێش کە دەستنوێژ یەکێکە لەو وەسیلانەی ئینسان بۆ ئامانجی نوێش ئامادەکە و نوێژیش یەکێکە لەو هەدەف و ئامانجانەی کە بۆ غایەتی گەیشتنی ئینسان بە غایەتی ڕەزامەندی خوا ئامادەکە پێغەمبەری خوا سەڵسەم سنوورداری کردووە و سەحابەکان کاتێ پرسیاریان لێکرد ئایا لە دەستنوێژیشە زیادەڕەوی هەیە فەرمووی نەعەم وەلەو کونتە عەلە نەهرین جارین ئەگەر لەسەر دەریایەک بی و لەبەری بڕوا زیادەڕەوی ئەبێتە زوڵم و ئەبێتە تاوان. زۆر سپاس بەڕێزان لە ماوەی ڕابردوو لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست دابووین. تەوەرەی ئەم جارەمان بریتی بوو لە ئیسرافی هەمە چەشن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکر پێنجێنی زانایی ئاینی هیوادارین سوودمان بە ئێوە گەیاند بێ و زۆر زۆر سپاسیش بۆ مامۆستایی بەڕێز کە میوان مامووی سپاس دەکەین. بەڕێزان سپاس بۆ ئەوەی کە تاوەکو ئەم ساتە ئێوەی بەڕێز بینەرمان بوون هیوادارین سوودێکمان بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیاند بێ بەخواتان دەسپێری خواتان لەگەڵ سپاس مامۆستا جار.